بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست، شادمانم کە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا بە خزمەتتان دەگەینەوە. بەڵام پێش دەستپێکردن بە بەرنامە بۆ ئەوەی لە بیرمان نەچێ، ئەبێ بە جەنابتانی ڕابگەێنم تێگڕای بینەران و بیسەرانی پرۆگرامی خۆشەویستی لە کەناڵی دیمەن کە ئەمە دوا پرۆگراممانە لە پرۆگرامەکانی خۆشەویستی. ئەویش بەهۆی ئەوەی کەناڵی دیمەن ئەچێ بەرە وەرزێکی نوێی پێشکەشکردنی بەرنامەکانی. لە وەرزی نوێی پرۆگرام و بەرنامەکانی کەناڵی دیمەن گۆڕانکاری بەسەر بەرنامەکاندادێ. لەبەر ئەوەی زیاتر لە ساڵێکە لە پرۆگرامی خۆشەویستی لە خزمەتانداین پرۆگرامەکە دەوەستێنین، بەڵام بەویستی خوای پەروەردگار لە پرۆگرامێکی تازەتر و نوێتر و جوانتر و بەپێستردا هەر لەگەڵتان دەمێنینەوە. بە ئومێدی خوای پەروەردگار لە مەسافەی ئەو ساڵ و ئەوەندە مانگەدا سوودمان گەیاند بێ، ئەوەی وتبێتمان ڕاست بێ و لە هەڵەکانمان پەروەردگار خۆش بوو بێ و توانی بێتمان ئارامی بجێڕینەوە بۆ ماڵەکان، خۆشەویستی بجێڕینەوە بۆ نێوان ژن و مێردەکان، خێزانەکان، هاوبەشەکان، ئەو کەسانی کەوا دڵیان ڕەنجاوە، ژیانمان پڕ بێ لە خۆشەویستی بە ئیزنی خوای پەروەردگار. لە ئەڵقەی کۆتایی پرۆگرامی خۆشەویستیدا نامەی خوشکێک کە دیارە زۆر زەرورە و چەند جار تەئکیدی لێ کردوتەوە ئەی خوێنینەوە و قسەی لەسەر دەکەین وەکو تەوەرەی بەرنامە. با نامەی ئەو خوشکە بەڕێزەم وەکو خۆی بخوێنینەوە. سەلامون عەلەیکم مامۆستا، پرسیارەکەم زۆر زەرورە. 40 ساڵە لەگەڵ پیاوەکەم لە هەموو بارێکدا ئازاری داوم، ئازاری نەفسی داوم. من هەر قبوڵم کردووە لەبەر خاتری خوا. دایم دەیگرێ بە منداڵ، بە من دەگرێ، ڕەفتاری ئەوەندە ناشرین دەکا پێت عەیبە باسی بکەی. دەڵێ لای خەڵک باسم دەکەی، ئیتر نەجەژنمان جەژنە، نە سەفرەمان سەفرەیە، ناهێڵە کەس بێتە ماڵم. لەبەر خاتری خوا و لەبەر منداڵەکانم لێم قبوڵ کردووە. ئازاری منداڵم دەدا، ئازاری خۆم دەدا. 3 مانگی ڕێکە لەسەر جێگام عملیات کراوم، نەوتوێتی ئەوە چیتە، خوانەی بڕێ مناڵی باشم هەیە. مامۆستا هەتا ناوێرین لەگەڵ براو خزم و کەسی ئەویش قسە بکەین. قەتعی سیلەی ڕەحممان کردووە. تەنانەت قسە لەگەڵ کچ و کوڕی خۆشی ناکە. لەخوا بە زیاد بێت خانووی خۆمان هەیە، بەس ناهێڵێ نانێکی ئاسوودە بخۆین. ئەگەر منداڵەکان بێنەوە شەڕ و کێشە دروست دەکا، لە خۆ گومانی خراپ دەکا کە دەچێتە دەرەوە عەیبی نییە. کەس ناوێرە پێی بڵێن نەخۆشی دەرونیت هەیە و با بچین بۆ لای دکتۆر. بەگەشت منداڵی 1 ساڵ دادێت، بەخوا دەرو دراوسێ دەزانن و لێمان تێدەگەن. خزم و کەس دەزانێ حتا ناهێڵێ منداڵەکان بێن خزمەتم بکەن و خۆشی نایکە. ئەڵێ ماڵ و منداڵ لەسەر من نییە، من خۆم تەنیام، بۆ خۆم دەژیم، بەشی خۆم پیا دەکەم. کەیفی خۆتانە، ماڵ و منداڵ لەسەر من نین. وەڵڵاهی منداڵەکانم مەسرەفم دەکێشن. مامۆستا زۆر بێتاقەتم، چارمان چی بێت؟ دەڵێت ژن نابێ هەر باسی مارەیش بکات. هەندێک جار ئاواتم خواستووە مەشروب خۆر بە، ئاگای لە دنیا نەبە، تکایە چارمان چییە؟ لە وڵامە دڵم وەبیللهی تەوفیق نەمانزانی هەر لە سەرەتاوە ئەم پیاوەی بەڕێزت خوشکەکەم هەروا بووە یان لە دوای 40 ساڵ لە هاوسەریەوە وای لێ هاتووە. چونکە مرۆڤ لە 40 ساڵیدا ئەگەر ئینسانێکی تەواو بێ و عەقڵی کار بکە، ئەمجا عەقڵی کامڵ دەبێت. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم لە 40 ساڵی وحی خوای بۆ هاتووە و پێغەمبەران لە 40 ساڵی وحییان بۆ هاتووە. واتە لە 40 ساڵیدا ئینسان کامڵ دەبێت. ئەمجا بە ژیانی 39 ساڵی ڕابردوویدا دەڕوانێ، لە دوای باڵغبوونەوە بە هەڵەکانی خۆی بە تەواوەتی هەست پێ دەکا، ئەبێ مرۆڤ بەرەو ئارامبوون بڕوە. ئەمجا ئەزمموی ژیان پێشکەش بە نەوەکانی کە، ئەمجا چارەسەری گرفتەکان بکە، نەک بۆ خۆی گرفت بێ. ئەگە خوا نەخواستی ئینسان لە 40 ساڵی بەرەو ژوور هەرزەکارانە ڕەفتاری دەکرد، ئەبێ گرفتێکی دەرونی هەبێ، ئەبێ گرفتێکی عەقڵی هەبێ. ئایا پیاوەکەی تۆ لە ئەو 40 ساڵی ڕابردووی هاوسەریدا هەر لە ئەوەڵی ژیانەوە لەگەڵ تاوا بووە یان نە، یان درەنگتر وای لێ هاتووە؟ ئەگەر تازە وای لێ هاتبێ، بە یەقینەوە گرفتی دەرونیە، نەخۆشی دەرونیە، پێویستی بە چارەسەری پزیشکی دەرونی هەیە. ئەگەر هەر لە سەرەتاوە
وای وابوو بێ لەگەڵتەوە هەر ئەو ژیانە 40 ساڵە ئاوە بەو شێوەیە هێناوە ئیتر ئەوە پێشینانی کورد فەرمیانە تەبیعەت دەرمانی نییە. کەس دارێک ئەگەر لە ئەوڵەوە بە خواری هات تازە تۆ بە تەماوی بەو هەموو لە قوپۆپەی کە دەری کردووە ڕاستیکەیەوە ئەوە زەحمەتە. دیوارێک ئەگەر لە بناغەکەیەوە یەک چین سانتینێک هات یعنی تا دەبێت چینی 12 سانتین لار بۆتەوە. تازە تۆ بتەوێت ڕاستی بکەیەوە ناکرێ. واگە بشتەوێ ئیداری لەگەڵا بکەیلەوە چە سەقفیش ڕاگرێ. ژیانی هاوسەریش دوای 40 ساڵ هاوسەری 40 سانتین لار بووەتەوە بەلانی کەمەوە ئەگەر لە ئەوڵە وابوو بێ لە سەرەتای ژیانەوە وابوو بێ لە سەرەتای ژیانیشەوە 40 ساڵ لەگەڵ تا ئیدارەت کردووە گرفتێک ینی حەلت کردووە بە هەر شێوازێک بێ ژیانیش کەمی ماوە لە کۆتایی تەمەنان هەردوولاتان بۆ نمونە جەنابەت ئێستا بە دڵنیاوە تەمەنت دەوری 6 ساڵە ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە ئەویش بە هەمان شێوە زیاتر نەبێ لە 6 ساڵ کەمتر نییە چونکە ئینسان 40 ساڵ هاوسەر بێ ئەگەر لە 20 ساڵی هاوسەرگیری کرد بێ بێ 20 ساڵ بێ ینی 40 ساڵی 6 ساڵە 6 ساڵ تەمەن کۆتایی تەمەنە. بۆیە ڕێنما یەکەت دەکەم ئەوەندە دڵی خۆت ناڕەحەت مەکە. یەکەم ڕوو لە خوابە، دووەم هێندە خەفەتی پێمەخۆ عوزری بۆ بێنەوە عوزری بۆ بێنەوە کە مێردەکەت ئەگەر تازەوای لێ هاتووە ئەمە تووشی حاڵەتێکی دەرونی بووە و لە نامەکەتە ئەوە کە خوێندمەوە و تاوتوێم کرد و لێی ورد بوومەوە بینەران و بیسەرانی بەڕێزیش گوێیان لە بەرنامەکە گرت و لە نامەکە گرت بە دڵنیاییەوە حەز بەوە دەکرێت ئەم پیاوە لەوە ئەچێ لە ڕووی داراییەوە بەس ئەوەی خانووی خۆتان هەبێت زۆر تێر و تەسەل و ژیرفانگەرم نەبێ وە زۆر جار کاتێک کە قەرەباڵغێک لە دەوری خۆی دەبینێ هەرچەنەوە ڕسق لەسەر خۆی پەروەردگارە و منداڵەکان هی خۆتن و خۆیان کەسانی باشن لەوە ئەچێکە دەڵێ من مەسرفیان ناکێشم هیچیان لەسەر من نییە بەس بەشی خۆم پەیدا دەکەم بە عیبەیەک لێ وەرمەگرە بڵێ نەخێر ئێمە هەمومان هەر خێزانێکین بەڕێزان کوڕ و کت جاش ببێتەوە هەر ئەندامی ئەو خێزانەیە شیرینترین مەجلیسە کاتێکە دێنەوە هەمووی لە دەوری سفرەیەک بەیەکەوە کۆ دەبێتەوە ئەگەر نانێکی ئاسایی و سادە بەیەکەوە بخۆن پڵاو گۆژ نەخۆن بەیەکەوە نان و ماستێک بخۆن زۆر شیرینە زۆر بە چێژە زۆر بەتامە زۆر بەرەکەتی خوای پەروەردگارەکە هەمووان بەیەکەوە کۆبوونەوە بۆیە ئەم بابەتە لەسەر خۆت قورس مەکە. ئەجا خوشکی بەڕێزم زۆربەی ئافرەتان بەداخەوە زۆر زوو دەست دەکەن بە گلەی و گازەندە ئەویش ئەوەیە تۆ پیاوێک کە 40 ساڵ هاوسەری ژیانت بووە سایە و سێبەری ماڵت بووە باوکی ئەم منداڵە باشانەیە تۆ کە بووی بە دایک و ئەم مناڵە باشانت کە خوسپاس بۆ خوای گەورە ئاوالیان ڕازی بەهۆی ئەم پیاوەوە تۆ بوویە دایک بەهۆی ئەم پیاوەوە ئەلحەمدوللا ماڵ و حاڵێکت هەیە 40 ساڵە بەیەکەوە گوزەراندووتانە ڕاستە ڕەم بێ دڵت زۆر ناسک بێ ئازارە دەرونیەکانت زۆرتر بەلاوە قرس بۆ بن بەڵام هەرچێک بێ پیاوی ماڵەکەتە الحەمدولله سوپاسی خوای پەروەردگار بکە کە منداڵەکان دەڕێک و پێکەن ئەم ژیانە بەڕێزان ئەم بابەتم هەر بۆ ئەم خوشکەم نییە بۆ خۆم بۆ جەنابتان بڕواتان هەبێ ژیان بۆ کەس کامل نییە هەیە مێردێکی زۆر باشی هەیە سوبحان الله منداڵەکانی خراپن بەداخەوە هەیە منداڵەکانی وەکو ئەم خوشکەم زۆر باشن لەولاوە مێردەکەی خراپە لەولاوە پیاوێکە منداڵەکانی زۆر ساڵح و ڕێک و پێکن هاوسەری ژنەکەی لەگەڵیا باش نییە ژن و پیاوە بەیەکەوە باشن دراوسێکە باش نییە کە سوکاریان خراپە یعنی ئیلا دەبێت گرفتێک بەیەکەوە لە ژیانی هەر یەکێکماندا هەبێ ژن و مێردێک بەیەکەوە زۆر بەختەوەرن سیرەکەی کرێچین لە دەست کرێچێتی وەڕزن لە دەست دەستکورتی و بێمەعاشی و بێموچەی لە دەست قەرزاری ئەم و ئەو بازار گرفتارن بۆیە ژیانی هەر یەکێک لە مرۆڤەکان بە دڵنیاییەوە دەبێت کە لێنێکی تێدا بێت بۆ ئێرە بەهەژ نییە ئێرە دنیاە ئەم دنیاە بۆ کەس کاملی ئەو ساڤ نییە ئەبێ خەلەلێک لە ژیانماندا هەر هەبێ بەڵام ئەوەی تۆ کە ئەوەندە بەلاتەوە قورسە بەو شێوەیە نییە بۆ مێدی خوای پەروەردگار سەبر بگرە دوعای خێر بکە ڕوو لە خوابە مەمنونی خوابە کە منداڵەکانت لەگەڵ تا باشن کە خزمەتت دەکەن ئەڵی نەخۆشم ئەو پیاوە بە بدڵنیاییەوە ئەگەر نەخۆشی دەرونی نەبێ گونەهبار دەبێت کە وەکو پێویست لە جەنابتی نەپرسیوە کە بە دەورتەوە نەبووە کە دڵخۆشی نەداویتەوە کە بە پێی توانا کە لە توانای پیاودابێ هەندێک خزمەت هەیە لەوە چێ بە پیاوێک نەکرێ یان لە توانایدا نەبێ ئەوەندەی لە توانادا بێ پەروەردگار تەکلیف لە پیاویش دەکا لە کاتی نەخۆشیدا لە خزمەتی هاوسەرەکەیدا بێ بە دەوریەوە بێ بە قسەی خۆش بە دەست بە سەراهێنان بە دوعای خێرکردن بە سەدەقە و خێرکردن بۆی بەمانە دڵی خۆشکە
بەڵام کاتێک کە منداڵەکانت مەسرەفت دەکەن زۆر ئاساییە ئەو منداڵانە داری برن. ئێستا الحەمدولillah ئەوانیش تەمەنیان گەورەیە، ینی بۆ نمونە تۆ 40 ساڵەکە هاوسەریت گیریت کردبێت لەوە چێ منداڵی یەکەمە تەمەنی 39 ساڵ بێ 38 ساڵ بێ خاوەنی ماڵ و عایلەیە الحەمدولillah. ئەگەر خوا دەکا ئیمکانیەتی هەبێ ڕۆڵەی خۆتە، بەریداری خۆتە، نەوەی خۆتە، شەر نییە هەر مێردەکەت بێ. قەیچێک ئەم پیاوە شۆتە تەمەنەوە لە تەمەنی 60 ساڵیدا توانای کارکردنی کەم بۆ تەحملی کەم بۆ دەبێ لەبەر چای اینجا بڵێ یەکێ لەو گلیانەی کە لێت دەکاڵێ لای خەڵک باسم دەکەی لەوە ئەچێ جەنابەت دەردە دڵی خۆت کردبێ بۆ دۆستێکت بۆ هاوڕەیەک بۆ خزمێک بۆ میوانێک خەڵکی ئەم ڕۆژ بەڕاستی قسەی چاک ناگێڕێتەوە 100 جار مەدحی کەسێک کە کەس باسی ناکە یەک جار بە ناوی گلەیی و دەمەبووەڵەوە باسی ژیانی خۆت بکە هەموو کەس دەیگێڕێتەوە. بۆیە دەبێت ئاگاداربی هەرگیز لای میوانت لای خزمت تەنانەت لای منداڵەکانی خۆت باسی خراپی باوچیان مەکە، باسی کەم و کوڕیەکانی مەکە، باسی ئەوەی مەکە نابەرپرسیارە بەرامبەرت دڵی منداڵەکان ئازار مەدە، بەڵکو بە پێچەوانەوە بڵێ هەرچیەک بێ باوکتانە ئێوە کە ئەوە ساڵح و باشن بە ئیزنی خوای گەورە باوکتان باش بووە و هەردوو لامان تەمەنێکمان بەیەکەوە بەڕێ کردووە چەند جوانە ژن و مێر عوزر بۆ یەک بێننەوە. لەو کاتەدا تۆ خۆت بە خەتابار بزانە خەتاکان زۆری مەخە سەرشانی ئەو ئەمە خوا پێی خۆشە، ئەمە دڵی منداڵەکانتان ئاسوودە دەکا، مناڵەکان دەگەم مەسرەفت بکەن بۆ خەڵکی ناکەن بۆ دایکی خۆیانی دەکەن. دایک و باوەک واجبە منداڵەکان بە خێویان کەن، ئەگەر باوک و دایکی بوو واجبە منداڵەکانی خۆی بەخێوکە بۆیە نابێت دایک و باوەک زەکات بدەن بە منداڵ زەکات بدا بە دایک و باوەک. ئەو حکمەتەکەی ئەوەیە واتە ئێمە یەک ماڵین یەک کەسین بێگانە نین، ئەگە وەکو بێگانە سەیریەکەین زەکاتیشمان بە یەکتر دەشتە. بۆیە ئەم بابەتە بابەتێکی گرنگە، بابەتی ژیانی ژن و مێردایەتی بەڕێزان. دوو جۆر ژن و مێردمان هەیە لە ژیانە، دوو جۆر ژن و مێرد هەیە. یەکەمیان ژن و مێردێکن مارە کراون بە شەریعەتی خوای پەروەردگار لە یەکتر چوونە دادگا و لە دادگادا تۆمار کراوە و عەقدی زەواجیان هەیە، بەیەکەوە دەژین بەیەکەوە دەخەون لە یەک ماڵدان منداڵیان هەیە، بەڵام ژن و مێردێکن دڵیان لەگەڵ یەکانیە، بەڵام منهەجیان لە یەکتر جیاوازە، بەڵام بیر و باوەڕیان لە یەکتر جیاوازە. ئەمانە هەر ژن و مێردن، بەڵام ئەو ژن و مێردەنین کە ئاسوودەی بە ژیان یەکتر ببەخشن. بۆیە قورئانی پڕ بەرەکەت و بەخشش سبحان الله وشەکانی چەند وردن بەڕێزان. قورئان حتی تەنانەت ڕێنووسەکەشی تەنانەت وشەکانی هەمووی ئیعجازە، هەمووی بەڵگەیە لەسەرەوەی ئەم قورئانە پڕ بەرەکەتە کەلامی رب العالمینە، کەلامی هیچ مرۆڤێک وشەی هیچ مرۆڤێک هیچ وشەی پێغەمبەریش وشەی فریشتەیەکی تێدا نییە ئیلا رب العالمین خۆی نردوێتی. لە قورئانە تەماشاکەن چەند جار دووبارە بۆتەوە ئیمرەئەت فیرعەون، ئیمرەئەت لوط، ئیمرەئەت نوح. ئەمانە بۆچی نەیفەرمووە زەوج؟ لەبەر ئەوەی کەوە ئیمرەئەت لە هەر شوێنە وامرأة حمالة الحطب، امرأة لە هەر شوێنێکی قورئانە هات ئەو ژن و مێردا ناکۆکێک لە نێوانیاندا هەیە، بەس ئەوەیە لە ژێر سەقفی خانوویەکان بەیەکەوە نان دەخۆن بەیەکەوە دەخەون بەیەکەوە وەچە دەخەنەوە، بەڵام بەڕاستی هاو بەشی تەواوی ژیانی یەکتر نین، هاو فکر نین، هاو ئامانج نین. ئەوەتە ئیمرەئەت فیرعەون، ئیمرەئەت لوط. ئەمانە لەبەرەوەی نوح و لوط لەگەڵ خێزانە کافرەکانیاندا ئەرز و ئاسمان بەینیان بوو. ئەوانە کافر دوو پێغەمبەری پایەبەرزی خوای پەروەردگار. ئەبوو لە هەبوو ژنەکەی بەس ئەوە بوو لە دژایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوبەش بوون، بەس لە کوفرە هاوبەش بوون. وەیە قورئان بە ئیمرەئەت وامرأته حمالة الحطب ناوی هێناوە. لە هەموو شتێکی تران ناکۆک بوون، تەنها لە دژایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆک بوون، وەکو کافرەکانی ئەم سەردەمە لە هەموو شتێکان ناکۆکن، بەڵام بەرامبەر بە ئیسلام و مسلمانان لە ئەو خاڵەدا هاوبەشن. بۆیە خاڵی یەکەم کە شتێکی زۆر ناڕەحەتە و یا ڕەبی ژن و مێرد لەوە نەبێ ئیمرەئەت نەبێ، ژیان دەبێتە ناخۆشی هەرچەند ئەگەر وەکو ئەم ژن و مێردە 40 ساڵیش بەیەکەوە بی تۆ ئیمرەئەتی. بەڵام جۆری دووەم ئەو ژن و مێردانن کە بەڕاستی هاوسەر و هاوژینی یەکن. ئای وشەی کوردی ئێمەش چەند شەرعیە، چەند جوانە ئەم زمانە کوردی خۆمان بەڕێزان. یا ئادەم اسکن ئەنتە وامرأتك الجنة، ناغەڵەتە ئەنتە وزەوجك الجنة. ئەم قورئانە عەرزم کردن لەسەر وشە بە وشەی بوەستن. یا ئادەم یەکەم مرۆڤ یەکەم پیاوی سەرزەوی
ئارام بگرە نیشتە جێبە ئەنتە تۆ و هاوسەرەکەت و هاوژینەکەت ئەلجەنە لە ناو بەهەشدا. ئەم ئاەتە یەک دێڕێکە چەند وشەیەکە بەڵام تەواوی دەرسی ژیانە. پێمان دەڵێ ئادەم لەگەڵ حەوادا بەڕاستی زەوج بوون، بەڕاستی هاوسەر بوون. ئەزان هاوسەر وشەی هاوسەر لە زمانی کوردیدا یعنی چی؟ یعنی ئەم ژن و پیاوە بڕیاریان داوە سەرینیان یەکە بەبێ یەکتر سەر ناکەنە سەرسەرین و ناخەون. پێیان دەڵێن هاوژینی یەکەن، یعنی پەیمانیان داوە ئێمە هاوژینی یەکین لە هەژاریدا، لە دەوڵەمەندیدا، لە ساغیدا، لە نەخۆشیدا، لە دەربەدەری و ئاوارەییدا، لە جێگیربووندا، لە شاییدا، لە شیندا، لە منداڵدا، لە بێ منداڵیدا، لە موسیبەت و ناڕەحەتیدا، لە فەرەحی و خۆشیدا ئێمە هاوژینی یەکترین. و بڕیارمان داوە لە قیامەتیشا جارێکی تر ودخولوا الجنة أنتم وأزواجكم وشەی زەوجی بەکارهێنا. ئەوەی لە دنیادا پەیمانی هاوژینبوونی بە یەکادا بێ لە قیامەتیشە هاوژینی یەکتر دەبێتەوە ئەگەر ئیماندار بێ بڕوای بەخوا پەروەردگار و بە بەهەشتی بەرین هەبێ. بۆیە یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە چەند پەیامدارە ئەم ئایەتە. بەڕێزان پێمان دەڵێ ئەگەر تۆ لەگەڵ ژنەکەتە ئەنتە وەزەوجوکە، تۆ لەگەڵ هاوسەرەکەتدا لەگەڵ هاوژینەکەتدا لێک کەلاوە خانوشابی ئەلجەنە هەر بەهەشتە. بەهەش کاتێک جوانە کە ئەو ژن و مێردە زەوج بن، واتە هاوسەر و هاوژین بن، نەک ژن و مێرد بن. ها خاڵی یەکەم باسم کرد، قورئان دەفەرمێ ئیمڕەئەت. ئیمڕەئەت ئەوەیە ژن و مێردن، ژن و مێردی حەڵاڵی یەکەن. بەڵام زەوج کە لە قورئانە هاتووە باوە گەورەمان و دایە گەورەمان ئەسڵ زادە ئەوەیە وەکو ئەوان بێ زەوج بێ، واتە بەڕاستی هاوسەر بێ، بەڕاستی هاوژین بێ. ئەو ژیانە کێشەی تێدا پەیدا دەبێ. بەڵام لێبوردنەکان، بەڵام خۆشەویستیەکان مەوەدەتەن وەڕەحمە، و مەوەدە لە محەبەت زۆر گەورەترە، واتە پڕاوپڕی دڵ یەکتریان خۆش دەوێ. ئەوەندە خۆشەویستیەکە بەهێزە لە نێوانی ئەم دوو هاوژینەدا، ئەم دوو هاوسەرەدا ژن و مێردایەتیان تێپەڕ کردووە. ئەوەندە خۆشەویستیەکە لە نێوانیاندا بەهێزە ئەو کێشانەی کە دێنە ڕێگای هەموو ژن و مێردێک، ئەو هەورازون و شێویەی لە نبینی هەموو ژن و مێردەکە بە دڵنیاییەوە دێتە گۆڕێ. ئەو دەمەبواڵی لە نێوانی دوو مرۆڤی تەبیعەت جیاواز لە دوو ژینگەی جیاوازەوە هاتوو، سایکۆلۆژیای پیا و نەوعەیەک، سایکۆلۆژیای ژن نەوعەیەک بە دڵنیاییەوە بەریەک کەوتن دەبێ. بەڵام ئەم دوو هاوسەرە، ئەم دوو هاوژینە ئەوەندەمەوە دوو خۆشەویستیەکە بەهێزە لە نێوانیاندا زاڵ دەبێت، گرفتەکان تێدەپەڕێنن. ئەوەندە بە ڕەحمن بەرامبەر یەکتر، ئەوەندە بە سۆزن بەرامبەر یەکتر، دڕچێ بچێ بە پەنجەی ئەویاندا ئەمیان هاواری لێبەرز دەبێتەوە بەهی خۆی دەزانێت. بۆیە ئەم ژن و مێردەش بەڕێزان بە چی دەبنە هاوسەری یەکتر؟ با ناوبڕێکی کورت وەرگرین، دوای ناوبڕەکە ئینشاءڵڵا بەرنامەکەمان ڕاستەوخۆیە قسەی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. ژن و مێرد بە چی دەبنە هاوسەر و هاوژین؟ دوو خاڵی زۆر گرنگی قورئانیمان هەیە. ئینشاءڵڵا لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە بەرنامەکەمان دەدەین و چاوەڕێی تەلەفۆنەکانی جەنابتانین. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ، بینەرانی زۆر ئازیز و بەڕێز و خۆشەویست. پرۆگرامەکەمان ڕاستەوخۆیە بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن. بەویستی خوای پەروەردگار دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن، گفتوگۆ بکەین لە بابەتە کۆمەڵایەتیەکان، بابەتەکانی پەیوەست بە ژیانی هاوسەری، پەیوەست بە پرسە ئاینیەکان، چاوەڕێی پەیوەندیەکانی جەنابتانین. و ئێستا پەیوەندێکمان لەسەر هێڵی تەلەفۆنە. خاتو شاناس فەرمودادە. مامۆستاگیان سەلامی خوا لێبێ. سڵاوی خوا لە خوشکی خۆم دادا. پاپادار سێباتەقەت و ساپاس ئینشاءڵڵا. ئەجمعین ئینشاءڵڵا لەگەڵ ئێوەی بەڕێزیشە زۆر سوپاس دەکەم. مامۆستاگیان عەزیز نەبێن. فەرموو. صحیح فەرموو. پرسیاری یەکەم بە نوێژی مەغریب و نوێژی عەسرەوە سنەت لە پێشەوە دروستە لە دواوەی مەغریب و عەسر؟ بەنسبەت بەڵێ نوێژی مەغریب و عەسر. بەڵێ پرسیاری دووەمیشم سنەت لە پێشەوە هەیە؟ بەڵێ لە پێشەوە هەیە لە دواوەی؟ بەڵێ بەڵێ. ئەو پرسیاری یەکەمت. پرسیاری دووەمت دادا؟ پرسیاری دووەمیشم مامۆستاگیان ئەگەر پارە بی بە کەسێک وا بۆ نمونە 5 ملیۆنی پارە بی بە کەسێک بۆ 6 مانگ، ئەو مانگانە 700,000 800,000 تا 100,000 باتی بڵێ ئیشی پێوەکەم، ئەو پارە حرامە بێ؟ ئەخوین تەحدیدی بکە بڵێ ئەو 5 ملیۆنە
لە دادەشانە بەڵێ. زۆر دەگرم من مانگی 7,000 خۆت هەر دەدەمێ زیادوکەمی پێ ناکەم ئەمە بەسەر چاو جوابت دەدەمەوە ئەگەر حرامە بێ بۆ هەردا حرامە بێت بڵین تهدیدیەکە آخر ئەو دەڵێ بۆ نمونە کاسبیم هەبێ و نەمبێ ئیش قازان زۆر بەڵێ. کەم کەم بەڵێ، بەڵێ، من هەر دروستە. 7,000 دەدەمێت زەرەر بکەم 7,000 خۆتت هەر دەدەمێ بەڵێ. بەڵێ ئەم شێوەیە حرام دەبێ بۆ شتان ڕزیاتر ڕوون دەکەمەوە باشە وڵی هاوسەرەکەشم وای گوتی حرامە شتیوا مەکەوتم زانم بەڵێ کاتن بەسەر چاو بۆ دروستە جەنابیش تو هەموو بینەرانیش پرسیارێکی جوانە خەڵک زۆر دەکەوێتەوە گرفتەوە بەسەر چاو بەت باز دەکەم ئینشاءالله باشە خوا دەستێ باتە مامۆستاگیان خوشکە باشەکەم دادەشاناس خوا ئاگادار بێ دادەگەن باوکی ئالان فەرمو برا شیرنەکەم باوکی ئالان فەرمو براکەم السلام عليكم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا الله برای عەزیزم مامۆستا گیان باشی؟ باشی باوکی ئالان ئەحواڵی جەنابتان باش الحەمدولله سەلامەتی یەخوا سەلامەت سپاس دەکەم قوربان مامۆستا گوتم بزانم ئەوە ئەمنەوەم ئەوەی لە دڵمدا مایە گوتم بزانم ئەپیداروێ دەبینی دەچیە مندارێکت دەنێریت جێیەکی دەرێ کاکە لەبەر ئەو کابرایی نەبا مندارەکەی من ئەوهای بەسەر نەدەهات معنە کوبرین ئێستا تو قەزا و قەدەری بەپاش ئەوەی دێتی قەزا و قەدەرەکەی نایەریەوە لەگەری دەرێ مەچوسە ئەو جێ ئەو هات بەسەر دێ معنە باس قەزا و قەدەرەکەی ناکەی معنە دەرێ ئەتو مەپەڕەوە لەو جادەی ئەوە لێت دەدا ئەوە گوناحی ئەو شتانە مامۆستا بەڵە ڕێنمای زەرورە بۆ نمونە تۆ ئێستا بە مناڵەکەت بڵێ کوڕی شیرینم لە جادەی 120 هەولێر بپەڕیتەوەوانە کوڕن نەچیشتی ئاوا بکەی ئەمە لە قەزا و قەدەر دەرەچێ یەقینت هەبێت لە جادەی 120 مناڵ نا گەورە بپەڕێتەوە سارە هەلا هەلای دەکە ئەمە عەقڵە ئەمە عیلمە ئەمە تەواو معریفەتە ئەمە ئیدراکە تەواو حەزەر لەو شوێنە واجبە و نەسیحەت واجبە نابێت بڵێ وەڵای بڕۆ ئێستا من منداڵەکەم لەگەر مامی نادیە منداڵەکە چوو بۆ مارە خزمەتی کەتبوو داچ لێگۆگەر نەت نردبانە دەکرد گوتم با بە قەزا و قەدەرە لەمانە بەڵە بەتاکی ئەوان جیاوازە چونکە ئەو شوێنە مەترسی لێ نەبووە هیچ جێ بابەتێک نییە لە ماڵی شەوجاری وا کەسێک لەسەر فەرشێکی نەرم کەوتۆ قاچی شکاوە قەزا و قەدەر ناکە بەڵێ بەڵێ مادام شوێنەکە عەرزت دەکەمەوە بۆ دوایی کە باوکی ئالان بۆ لێک دەکەمەوە عەرزم کردی شوێنی مەترسیدار نابێ ئێمە مرۆڤەکان بڵێن بڕۆ نەوەڵا لە ماڵی شەو بووی تا هەروە لێداهات نەخێت نمونەم بۆ هێنایتەوە تۆ بە مناڵەکەت بە کەسوکارت بە خۆمان بڵێن وریاوی لە جادەی 100 لە 120 نەچی بپەڕیتەوە بێ بڕۆیت زۆر دوورکەویتەوە بە پردێک یان بە تەکسێک لە شوێنێکا کرێک بدەین نابێتەوە مل بەو جادەیەوەنێک کە خەڵک لە 120 دەڕوە چونکە بە دڵنیایەوە لەو جادەیە کە تاسەیەک ترافیکێک شتێک نیە سارە لێت دەدا ئەمە گەل لێیدا قەزا و قەدەر نییە ئەمە پێشێرکردنی عەقڵ و یاسا و ئەو یاسانەیە کە بۆ پەڕینەوە دانراون بەڵام وەکو جەنابەت وتت کەسێک دەڵێ وەڵا ئەگەر نەچوویە ماڵی مامی ئەگەر نەچوویە ماڵی خاڵی تووشی ئەوینە نەدەبوو نەخێت لە ماڵی خۆشتا هەر توش دەبوو چونکە ئەو شوێنە شوێنێکی ئەمانە هیچ مەترسیەکی لێ نییە شوێنی کەوتن نییە شوێنێکی ئەمان و سەلامەتە قەدەری خوای گەورە بڕیار دراوە لەو شوێنە تووشی ئەوە بێ و خێرێک لە پشتێوەیەکی ئینشاڵڵا بۆت باز دەکەم بەسەر چاو زیان دەرێتن دەبینی دەرێت ئەو زلی جوان لەبەر کردبوو چاوە پیس لێدا قەزا و قەدەرەکەی قەزا و قەدەرەکەی بە پاش چاوپیسی لێ چاوپیسی حەقە بەڵام و کاتانی کە تۆ دوعاکانت خوێن پشتت بەخوا بەس جاخۆ ناکرێت ئینسان هەمیشە شڕۆڵ و کزۆڵ بێ و دایمە جلی شڕ لەبەرکە لەبەر و خاترەوەی کە چاوی پیس لێن نەدا نانە ئەو بابەتانەوە ئێمە شتە جوانەکانیش بەکاردێنین ڕازاوەیەکانی دەستنووری شەرعا بەکاردێنین بەڵام کاتێککە پشتمان بەخوا بەست و ئەو سۆڕەت و ئاەتانەی کە چاوەزار ڕەت دەکەنەوە باوکو دایک بەسەر منداڵی بچووکیاندا خوێن یان کەسەکە بۆ خۆی باڵغ و عاقڵ و خوێندەوار بۆ خۆی خوێندی یەقینمان هەبێ ئەو فیشەکە بێ ئەم دەرعا نابڕێ ئیشاڵڵا قسەی زیاتریشی لەسەر دەکەم پرسیارم بۆ مامۆستا بەڵێ گوتم بزانم خوشتی خێزانت کابرا برێنە من زاوایانم خوشتی خێزانت ماچکەی گوناحیان نا حرامە ئێمە لە سلێمانی پێڵێن ژن خوشک بەڵێ خوشتی خێزانت ئەمە ئێستا مناقەشەم لەگەڵ لە زاوایەکەمە دەرێم گوناح ئاویش دەرە گوناح نیە دەم کاکە گوناحت زائێرە عمری 25 ساڵە کچە لە مارێت کو دەبی ماچکەی وەڵا خوبان ئینشەڵا بۆ دڕوون دەکەمەوە کە بابەتێکی حرامە قسەکەی جەنابەت ڕاستەوە و جارێشە لەم پرۆگرامەدا لە سەری دوام میلەتی کوردی ئەمە الحەمدولیا میلەتێکی دڵپاکە میلەتێکی بەڕێزە بەرامبەر یەک ژن خوشک وەکو خوشکمان سەیە دەکەین بەڵام حکمە شەرعیەکان
ئینشاءڵڵا دەبێت پابند بین پێوەی شەریعەت کە دانراوە یاسایەکە دەبێت هەمومان ئیلتیزامان پێوە هەیە بێ سەی دڵی منی پاکی من و جەنابت و ئاوەڵزاوەکەی جەنابت ناکە ئینشاءڵڵا قسەی باشترت لەسەر ئەو بابەتە گرنگە بۆ دەکەم باوکی یالان دەستەکانت خۆش بێت دەستەکان خۆشبی تەمەند درێژبی مامۆستاجیان زۆر لە خۆشی دابی سپاس بۆ تەلەفۆنەکەت باوکی یالان باوکی محەممەد برای بەڕێزم السلام عليكم مامۆستا بەڵێ باوکی محەممەد فەرموو باوکی محەممەد السلام عليكم عليكم السلام ورحمة الله باوکی محەممەد برای عزیزم مامۆستا دەستخۆشی بەرنامەکە دەکەم هیوادارم سەرکەوتوی و دەمەند درێژ بی ئینشاءڵڵا لەگەڵ ئەوەی بەڕێزی شای باوکی محەممەد سپاسی دوعای خێرت دەکەم خوا سەلامەتتان کە بە قوربان زۆر سپاس بکەم وەڵی مامۆستا دەمێکە متابعی بەرنامەکان دەکەم و لە وتارەکان زۆر جۆڕاگرم موفقتان کە ئجا وەبزانام لە سلێمانی سە وتارە دەی لە مزگەوتەکان پێم خۆش بزانام لە چ مزگەوتێکە ئەگەر عەزێت نەبێ وەڵاو بەنامەش دووسێ جاریکەمان بەنامە بۆ هاتووە ئینشاءڵڵا ڕوونکردنەوە دەدەمە لە درێژەی بەرنمەکەدا بۆ تۆش و بۆ بینەرانیش بەسەر چاوانەوە برایان دەڵێن لەسەر هێڵی تەلەفۆنەکە بۆی خەڵک زۆر نەمێنێتەوە هەر پرسیارەکان وەرگرە و دوای وەڵامەکان بدەوە باوکی محەممەد سپاست دەکەم کە دوعای خێریشت دەکەم خوا موفقتان کە زۆر زۆر سپاس خوشکە ئیمان فەرموو دادا باش مامۆستا خوشکە باشەکەی من جەنابتان شکر باشن دا دەکەم سلامت بی یا ڕەبی مامۆستا من دوو پرسیارم هەبوو خوشکی خۆم پرسیاری یەکەمت وڵا مامۆستا ئەمن دوو ڕەمەزان دەبی بینم لەگەر برادرت خۆم نییە بەڵێ ئەوجا دەبیست پرسیار بکەم یعنی ئەم ڕۆژی خۆم قبوڵە ئەم لەبەر مەسلحەت خۆم قسەی لەگەر وی ناکەم یان بینم لەگەری نییە ئەخ بۆچی قسەی لەگەڵا ناکەی حکمەتەکەی چییە هۆکارەکەی چییە ئەگە قسەی لەگەڵا بکەی زەرری ئاینی لێ دەکەوێت زەرری ئەخلاقی لێ دەکەوێت زەرری مادی لێ دەکەوێت یان هەر ڕخوقینەکە ئینسان جاری وایە لەسەر عەجزبوونێکی ئاسایی دڵی گەردەگرێ و دەیکا بە حەقێک لە دڵیە ئەم دوو بابەتانە جیاوازن لە درێژەی بەرنمەکە ئینشەڵڵا قسەت بۆ دەکەم بەتەکید وڵا دەمزانی یعنی مەسلحەتی منی ناوێ دەمزانی کەسە چکووە لەبەر هەندێک پێم خۆش نەبوو زۆر یعنی لە درم گران بوو کەسەکی دووڕوو بوو پێم خۆش بوو زۆر بینم لەگەری هەبی بەسەر چاو ئینشاڵڵا من قسەت بۆ دەکەم و وەڵامت دەدەمەوە بەسەر چاو پرسیاری دووەمت مامۆستا من ئەو سار دەبمە پۆلی 12 ئینشاڵڵا خۆی گەورە موفق کە باواتی خۆت بگەی ئینشاڵڵا خوا کار دو ئاسان کە زۆر مەمنون وڵا ینی زۆر دەترسم زۆر ترسم لە دەریا دەترسم یعنی شان زۆر خۆنی پێوە دەبینم یعنی هەندزار دەرمە داکەم ئەگەر ئەمن دەرەجەکی باش نینم مێشکم لە دەست دەدام لە پۆلەکانی تر چۆن بووی تا ئێستا تا 11 خوشکە وڵی وەسەد بوویم ینی زۆر باش نەبووم بەس ینی زۆر دەترسم لە پۆل 12 لەوەی خراپتر بوو ئایشەڵا قسەی خێر بۆ جەنابیشت و بۆ هەموو ئەوانش دەکەم کەوا ئەم ساڵ دەچنە قۆناغێکی نوێ یان ئێستاکانە لە پۆلی 12 بزانم بەرەو ئاخری امتحانی وەرزی ئینخولی دووەم دەکرێت بەسەر چاو گوێبیستی برای خۆت بێ ئینشاڵڵا قسەیەکی خێرت بۆ دەکەم بەسەر چاو ئینشاڵڵا ئینشاڵڵا موفق بێ یاخۆ خوشکە ئیمان خوا ئاگادار بێ و ئیمان سەلامەت بێ خۆ لەگەڵ بەسەر چاو خوشکە کاڵێ فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله خوشکە باشەکەی من جەنابتان باشن دا دەکاڵێ والله الحمد لله پرسیارێکەمە دا دەکاڵێ مامۆستا قورئان خوێندن هەدەن ئەخەم کە مقڕێنیش لێ هەیە لە خوێندنەوەی یەکێ خوێنەواری نێدێتە بۆ دایکم ئەکرێ هەدیەکەم بۆی ئێستا خۆت قورئان دەخوێنی قەڵەم قورئانت هەیە لە ماڵەوە نەوەڵڵا ئەگەر ئیمکانیت ببێ خۆ زۆر گرانی هەیە بە 25,000 هەدیەکەی هەیە بە 40,000 ئەگەر شتێک پارەکەوەکەیتەوانە قەڵەم قورئانەکە وەکو مامۆستایەک بێ لەگەڵ تاوایە واتە خەتمی قورئانی پێ دەکرێ کردی کارەکە نییە بڵێ گرانبێ هەرزان بێت کەسێوانیە بۆم بێنێ خۆمیش ناتوانم بڵۆم هەولێر ناژی لا دەکاڵێ بەڵێ لە هەولێر ناژی بەڵێ لە هەولێر حتا لای ئەو قەڵا بچۆ هەر ڕۆژە سواری پاس بە دەباتە لای قەڵا بازاڕی زانست هەیە بازاڕی کتێب هەیە هەر بڕوان پێ بکە لە هەموو کتێبخان و شوێنەکاندا اینجا ئەگەر بن بۆ خۆم شارەزایەوە ئینتەرنێت شتم زۆر نییە هەیە بە ئۆنلاین داوای بکەی بۆ دێنە بە دەرگای ماڵەکەت
والله ما فهمش زين الانترنت وامانه فيسبوك وهذا مين الشيء ما بس حتى تقول انا كنعرف دي هلا مالا رين ما يدا كان بس تشاون ان شاء الله بروح يديك الدقا دك يعني بدايك مخلالين طب ما كان ان شاء الله بود باز دكم قصه دمي شمامه صار نزلكم كيف جاي بشمال بمولا نزلك بله بوشي والله ما مصار صد ماليان كانوا تشي كيشبوي مش نزلكم كيف وتم او كسشتك ليه بس بس من الخنا آدم جاي الشمال هون يزقي بيصالة خنا وش تملك الجوان جاو كسشتك ليه هات؟ إنه والله لي نهات إيشته هذا إن شاء الله هنا بإذن الله هذا والله ما مصار زور تحديدات ما زور خفتك البدو ماله تشي كشيء زور مالك ما مصار بس تشاوي إن شاء الله قصد بودا كم خشك كاله بس تشاوان بس نزلك في الشمال بوما أو نزل قبول ديك بهديك أنا كده ئەوە نەز مادام باسی دەست لە خەنەگرتنەوە زانی حیوانت کردو بە خێر و ئەمزانی شتێکیکەت کردو ئەمزانی توێ ناکەم بابەتێکە پەیوەندی ئەویان لێ بقەومێت ئەسمە ماڵیان بەسەر چاوی شەڵا قسەت بۆ دەکەم و ئەوانی شەڵا لە مصیبەت بە دوور بن و تۆش تووشی گرفتی دەرونی نەی بەسەر کردەوەکەی خۆمش دەی حەمد و سەنا بۆ خوای گەورەکەەوە حێقتە لەگەڵ تا چۆتە دەرێ و شتێکی خراپە پەشیمانی شەوە بووم بەسەر چاودا دەکاڵی شەڵە پەیامەکەت گەیشت دەستەکانت خۆش بێ دوعاکان دێ بەشمانمەکە خۆی گەوراواتان بێنێتە جێگا خوشکە باشەکەی من خواگەدارت بێ خوال لەگەڵ وەکو دوا پەیوەندی کاکەوەری گرن و بزانم کاتمان هین نابێ ماما فاجان السلام عليكم كنترول باوكي هدي فرمو ماما فاجان السلام عليكم عليكم السلام ورحمة الله باوكي هدي بلا شيرينكم يا ربي خويا راضي بماما فاجان أجمعين إن شاء الله بلا خوش يستكم ماما فاجان دو برسياري بشوك ميلا خدمتا برسياري كم لسر زور برزي ماما فاجان برسياري كم لسر جنمارة برينا يلا لسر مذهبي شافعين جن لسر مذهبي حنفي مارة أبرية أما هو كاركي شيء بزحمة أجروني كيتو بسياري دوميشم لبر الشاهد كانوا بس تجاوبوا درون دكاموا بله ما مسجل خالي راضي بيا أخوة بسياري دوميشم لسر منالي تعذبوا منالي صلاة الين حوتم الموضوع حوتما أم حوتما لتشلم رجع أبو أكيد آية حوتم سنة يان فرذة بكري خيركي شيء بو أو منالي يان بو أو دايكو باوكا أي أجر نكري جناحكي شيء أجر أكيد شيء جورا أجل أجر كري بزحمة أجر رجل ما بوكي ما مسجل بسر چاوان باوكي هدي دست خوش باو برسياركات خوي گور سلامتانكا خالي راضي ما مسجل أجمعين إن شاء الله لقل توش هم مسلمان زور سپاس برزان ببورن داعي برندكين أو برزاني كلا سيالي تلفون ما ونوانا كاتا كمان باي أو عندنا كاوكو بيويز دبا أم برزانا أم برسيارانيان جواب دينو توري برنامجش هنديكي مابو وكو دعاء ألقاك لخدمتان دادبين ئەمە دوا ئەڵلقەی پرۆگرامی خۆشەویستیە کە بەهۆی وەرزی نوێی کەناڵی دیمەنەوە گۆڕانکاری لە پرۆگرامەکاندا کردووە یەکێکی لەو پرۆگرامانەی کە ئێمە لێرە کۆتایی پێدێنین بە ئیزنی خوای پەروەردگار و سوپاسی ئەڵڵا دەکەم سوبحانەهو وتەعالە گەورەی خوا بوو و پاشان دوعای خێری جەنابتان و هاوکاری ئەم برایانم لەم بەشی پرۆگرامی خۆشەویستیە کە ساڵێک و چەند مانگێکە لەگەڵماندا بوون خوا لێمان قبول کە و قسەیەکی خێرمان وەرگیرا بە لای پەروەردگار و دڵی کەسێکمان خۆش کرد بێ و خەمێکمان ڕەوان بێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار بە وەڵامی پرسیارەکان بدەینەوە بەڵام دڵنیابن بە ئیزنی خوای گەورە ئەگەر خوا فرسەتمان بدا تەمەەن باقی بێ هەر لەم کەناڵەوە بەندە لە خزمەتتاندا دەبم لە پرۆگرامێکی بە پێستر و جوانتر و ئینشاءڵڵا زۆر بە سوودتر لەم بەرنامەیە بۆ ئەوەی کەوا خزمەت بە دین و ژینی خۆم و جەنابتان بکەم بەویستی خوای پەروەردگار دادەشانە زۆکو یەکەم پەیوەندی فەرموود نوێژی مەغریب و عەسر سونە لە پێشەوە هەیە یان لە دواوەی نوێژی عەسر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جار هەیە دوور کاتی کردووە و لە فەرمودەی صحیحیشا فەرموویەتی رحم الله امرأ صلى قبل العصر 4 رحمتي خوا لو ئافرەتە بێ لەو پیاوە بێ لەو کوڕە بێ لەو کچە بێ لەو ئیماندارە بێ کەوا لە پێش نوێژی عەسرەوە 4 کات سونەت دەکا واتە دوور کات سونەت بکە هەستەوە دوور کاتی تریش سونەت بکە ئەمجا نوێژی عەسرەکەت بکە ئەگەر زانیت 4 کاتەکە بەلاتەوە زۆرە قورسە لەسەر شانت ئەوە دوور کات بکە دوور کات سونەتی پێش نوێژی عەسر بکە و ئەگەر توانیشت بیکە بە 4
بەڵام لە دوای نوێژی عەسرەوە هیچ سنەتێک مەکە هەتا بانگی مەغریب دەبێت لە دوای نوێژی عەسرەوە هیچ نوێژێکی سنەت مەکە هەتا بانگی مەغریب دەبێت کە بانگی مەغریبیدا دوور کا سنەتی پێشنوێژی مەغریب هەیە سەحابەکان دەفەرمون لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بانگی مەغریبی دەدا هەموو خەڵک هەڵدەستا سنەتی پێشنوێژی مەغریبی دەکرد ئەگەر کەسێک هاتایە و گوێی لە بانگ نەبووە و ئاگای لەوە نەبووە کە هێشتا جەماعەتی مەغریب نەکراوە وی ئەزانی ئەم دۆڕکاتی کە خەڵک دەیکا سنەتی دوای نوێژی مەغریبە بۆیە دۆڕکا سنەتی پێشنوێژی مەغریب هەیە کە سێڕکاتەکە شت کرد دۆڕکا سنەتی دوای نوێژی مەغریبی شەیە ئەوە بەو شێوەیە خوشکە شاناس پارە دەڵێ ئەگە 5 ملیۆن بیدێ بە کەسێک دەڵێ وەرە من مامەڵە دەکەم کەسابەتی پێوە دەکەم مانگی 700,000 دەدەمێ بۆ نمونە 700,000 800,000 100,000 بەڕێزان هەر کەسێک کە پارەی هەیە ملیۆنێکە 5 ملیۆنە دەفتەرێکە 2 دەفتەرە داد بە کەسێک وتی مامەڵی پێوە دەکەم ئەبێ بەو شێوەیە بیدەیتێ یەکەم دڵنیابی ئەم پیاوە پارەخۆر نێوە خۆم پارەخۆرانەی کە لە بازاڕە هەر لە پارەی خۆت هەر لەو 5 ملیۆنەی خۆت مانگی 700,000ەکە دەداتێت تا 3-4 مانگ هەمووی ملیۆنێک ناداتێ چوارەکەی کە زەردم کردو وڵا دەستیان بڕیم و وڵا پارەکەم فڵان کەس بردی واتە هەر لە پارەی خۆت لە ڕۆنی خۆت سەری خۆتی پێچەوە کردویەوە دەبێت یەکەم دڵنیابی ئەو کەسە لەم پارەخۆر و دەستبڕانە نییە چونکە بازاڕی ئێستا بەڕێزان بەخوا متمانەی زۆر کەس بووە ئەو هەموو خەڵکە دەبێت ئینسان ئەسعید و مەنی تەعاڵە بغەیریه بەختەوەر ئەو کەسەیە دەرز لە غەیری خۆی وەردەگرێ ئەو هەموو خەڵکەتان نبینی نەک بە ملیۆن دینار هەیە بە ملیۆن دۆلاری ڕۆی هەیە بە 100 دەفتەری ڕۆی هەل لە هەموو شارەکانی کوردستانە ئەو بەزمەمان بیستۆ خوا پەناماندا هەمووی بە ناوی مامەڵەوە هەل لە پارەی خۆی داوێتیەوە دوایی بەشێکی زۆر کەمێکی داوەتەوە بەشە زۆرەکەی ئێستاش و ئێستاش ڕۆی هەیە فێر بەڵە سوڵحی بۆ دەکەین کاکە نیوەی پارەکەم دەوە نیوەکەی هەر دەڕوە دەبێت یەکەم دڵنیابی ئەو کەسە لەو کەسانە نییە و کەسێکی ڕازگۆیە لە مامەڵەدا و حەڵال خۆرە و مامەڵەی حەڵال دەکات نابێت تۆ پارەکەی بدەیە بچێ مەشروباتی پێ بکە نابێت پارەی بدەیت تێ بچێ معاملەی جگەرە بکە پەنا بەخوا نابێ معاملی نێرگەلە و نێرگەلەخانە بکە ئەبێ ئەو کاسپی کە دەیکات ئاگاداربی کەسابەتەکە چییە دڵنیابی لەوە ئەمجا خاڵی سێم نابێت تەحدیدی جێگیر بێ قازانجەکە ئێستا خوشکە شاناز دەڵێ وەنمونە من 5 ملیۆن دەدەم بە فڵان کەس کە معاملەم بۆ پێ بکات دەڵێم مانگی 700,000 خۆتت دەدەمێ تا ئەو زەرەر بکە قازانج بکە زۆر قازانج بکە کەم قازانج بکە هیچ نەکە تۆ 700,000 خۆت هەیە ئەمە ڕیبایە نەخێر ئەبێ دوای ئەوەی کە دڵنیا بووی فڵان کەس حەڵال خۆرە ڕازگۆیە دەستبڕ نییە پارەکەت نافەوتێ سەرمایەکە نافەوتێ قازان سەری مایە ناخوا لەم حاڵەتدا پارەکەتدایە بێ بڵێ برا شیرینەکەم ئەم پارەیە بالای جەنابت بێ قازانجت زۆر کرد بەقەدە بڕەکەی خۆم وانمونە تۆ 500 ملیۆنت هەیە ئی من 5 ملیۆنە لەو ئەندازەی کە بەر من دەکەوێت قازانجم بۆ دیاریکە بۆ نمونە ملیۆنێک 10,000 بەردەکەوێت من 50,000 خۆمم بۆ دیاریکە ئەتر بەو شێوەیە قازانجت کەمتر کرد کەمترم بۆ دانێ زەرەرت کرد خوانە خواستە مادام معاملەکەت مەشروعە احتیمالی زەرەریشی هەیە زەرەرت کرد منیش بە ئەندازەی خۆم لە ملیۆنێکە بۆ نمونە 10,000 زەرەرەکە بەردەکەوێت نەخێر ئامادەم لە زەرەری شەریکین لە قازانجی شار بەپێی ئەو ڕێژەیە کە تۆ قازانجم بۆ دادنەی بە زۆر و کەمی معاملەکەت زۆرت قازانج کرد زۆرم بەردەکەوێت لەوە چێ مانگی 100,000 بەرکەوێت لەوە چێ مانگێکە بێ 30,000 بەرکەوێت لەوە چێ مانگێکە بە 70,000 بەرکەوێت بەڵام ئەوەی کە دڵنیای کردی وتی ڕێک تهدید 70,000 خۆل لە 5 ملیۆنەکە وەرگرا ئەو حرامە نابێ ئەو شێوەیە معاملە دەبێت قازانج و زەرەری دیار بێ ئەمجا لە قازانج و زەرە هەردوو لە هاوبەش بن ئەمجا لە ڕیبە جا دەکرێتەوە خوا بەرەکەت خاتە ماڵتەوە بە ئاگاداریەوە مامەڵە بە پارەکانتەوە بکە باوکی ئالان ئەڵێ مناڵک دەنێریتە شوێنێک ئەگە شتێکی لێبێ ناڵن قەزا و قەدەری خوا بڵە ئەگەر وانە بوویایوا دەبوو ئێمە دوو بابەتمان هەیە لەناو وەڵامەکەش وەڵامی قسەکانی جەناب تا بۆم ڕوون کردیەوە ئەبێ بە مناڵەکەت بڵێ ڕۆڵە گیان ئاگادار بە دەستکاری غاز مەکە ڕۆڵی گیان ئاگادار بە دەستکاری کارەبا مەکە چونکە کە دەستکاریت کرد دەتگرێ ڕۆڵە گیان تۆ مەلە نازانی ئەچینە فڵان ڕووبار ئەچینە فڵان سەیرانگە ئامان نەچنە ئاوەکەوە چونکە تۆ نەمەلەوانی دەزانی نەش شارەزای شوێنەکەی نەڕاهاتووی لەو شوێنەگە مەلەوانش بیمەلت کردبێت کای خۆ لەوە ئەو پارێزە نابێ بڵێ قەزا و قەدەری خوا چی بێ دەبێ وەکو عەرزم کردی بڵێ لە جادەی 120 ڕاکە بپارەوەڵا سارێک لێ دەداوە قەزا و قەدەر نییە ئەوە پێشێلی عەقڵ و یاسا و عیلم و حکمەتێکە کە خوا بە مرۆڤی بەخشیوە
تۆ چاوی خۆت قەپات کردو بەڵام وەکۆی جەنابەت باسە کرد دەڵێ دەچێتە ماڵی مامی شوێنێکی سەلامەت هیچ مەترسیەک نییە قەدەری خۆی گەورە هەر ئەوە لە شوێنی خۆی دەکەی و قاچێکی دەشکێ ئەمە ئەگەر لە ماڵی خۆشتا بۆیە هەر دەشکا ئەمە قەزا و قەدەری خۆی گەورەیە ئالەم حاڵەتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆتان بپارێزن لە وشەی لەو مەڵێ لەو کانە کەذا لە کانە کەذا ئەگەر وانە بوایە وا دەبوو چونکە لەو تفتح عمل الشەیطانی دەرگاکانی شەیطانت لێ دەکاتەوە خۆتان بپارێزن لە کاتێکا کە قەدەرێک ڕوودەدا وشەی ئەگەر بەکاربێنن ئەگەر نەچویا بۆ فڵان شوێن ئەوە نەدەبوو مادام شوێنەکە ئەمینە مادام شوێنەکە نایاسایی نییە ناشەرعی نییە مەترسی لەسەر نییە قەدەری خوا لێ ڕوویدا هەر ئەبوو ئەوە لە ماڵی خۆشتا بووە ڕووی بدایە مەڵێ ئەگەر چونکە شەیطان ئەمەی پێخۆشە لە ڕێگای ئەو ئەگەرەوە دێ بۆلات و دەیەوێت قەزا و قەدەری پەروەردگار لەبیر بباتەوە ئەوێ شکرانە بژێری خوا لەبیر بباتەوە ئەوێ موسیبەتەکە لەبەر چاو گەورەکە ئاگادار بە شەیطان لە ڕێگای وشەی لەو لەڕێ ئەگەر وانە بووایە ئەم دەرگایی لەسەر مەکەوە مەهێڵە لەو دەرگایەوە زەفەرمان پێبێنە خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە خوشکی خێزانت ماچ بکەی دروستە ناوەڵڵا دروست نییە ئەزیزەکانم شەریعەتی ئیسلام بڕوای بەدڵپیسی نییە بەڵام کۆمەڵێک یاسا و ڕێسای هەیە ژنی خێزانت خوشکی خێزانت واتە ژن خوشکەکەت ڕۆژێ لە ڕۆژانی ژیان کە خوا نەخواستە خێزانت مرد دروستە ژن خوشکەکەت مارەکەی یعنی زۆر کەسەیە خێزانی مردۆ ژن خوشکی خۆی مارە کردو هەر لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە ڕوقیە مرد ئوم کلثومی لێ مارە کرد فەرمووی ئەگە ئەویش مرد فەرمووی وەڵڵای کچی تریشم هەبووە عوسمانی زاوام ئەوەندە ڕێک و پێکە کچەکەی تریشم دەدایە کەواتە دوو کچ هی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک بە دوای یەکە دوای مردنی یەکەمیان ئەوەی دووەمیانی داوەتێ لە کوردستانی خۆشمانە من زۆر خەڵکم بینیوە خێزانی مردووە ژن خوشکەکەی خۆی کە کچ بۆ لەسەر ماڵێ مارەی کردووە ئیتر بۆیە هەر کەسێک ڕۆژێ لە ڕۆژان دروست بێ مارەی بکەی لە ئێستاوە دەستنێژ لێ دەشتێ حرامێتەکە بێڵێن حرامێتی کاتی ئەها بۆچی خەسوود بە حیاتی دەستنێژ لێ ناشکێ چونکە خێزانیشت تەلاق دەی خێزانیشت بمرێ قەت دروستنی هاوسەگی لەگەڵ خەسوود تاکەی وەکو دایکە دوایە ئەوە حرامی موئەبەد و تاتاییە ژن خوشکت خێزانت تەلاقدا دروستە ژن خوشکەکەت مارەکەی وەیە تەوقەکردن لەگەڵی بە تەنیا دانیشتن لەگەڵی بە تەنیا سەفەرکردن بە سارە لەگەڵی ئەمانە بەڕێزان هەمووی حرامە یەکێ دەڵێ باشە مامۆستا ئیسلام هەمووی دڵپیسیە ناوەڵە بەڕێزان لەم کوردستانی خۆماندا بە ئەرشیڤ لە ناو ڕۆژنامەدا لامە لە ساڵی 2000ەکاندا خەڵک خێزانی منداڵی بووە ژن خوشکەکەی لە ماڵەوە خزمەتی خێزانەکەی کردووە دەستی لەگەڵ ژن خوشکەکەی تێکەڵاو کردووە لەم کاتەیە کە خێزانی بەسەر حەوت و چلەی منداڵە ساواکەوەیە خێزانەکەی خۆی ڕەدوو کەوتۆ هەڵی گرتۆ بردوێتی و فڕاندوێتی پەنا بەخوا لەو خیانەتانە لەبەر میکرۆبێکی ئاوا پیس دەرگال لە هەموو پیاوە ساڵحەکان و پاکەکانیش دادەخرێ کە بۆ نییە دەستت بەدەستی ژن خوشتی خۆت بکەوێت چونکە ئەوە بەیانی دەبێتە هاوسەری کەسێکی تر ئافرەتان لە دینی ئێمەدا ئەوەندە بەڕێز و بە حورمەتن تەنها باوکی براکەی کوڕەکەی مێردەکەی غەیری ئەمانە هیچ کەسێکی تر مافی ئەوەی نییە دەست بخاتە دەستیەوە ماچی کا دەست لە ملیکا سەری ماچکە نابێ بۆ شێوەیە ئەوەی قسەی جەناوت باوکی ئالان ڕاستە ئاوەڵزاواکەت بە هەڵە حاڵی بۆ لە دڵپاشی خۆیەوە بڕیاری داوە بەڵام بڕیاری شەرع لە سەر و بڕیاری دڵپاشی و لە سەر و دابوونەریتەکانی ئێمەوەیە باوکی محەممەد لە پرسیارەکانیشدا کە بۆم هاتبوو داوای لێبوورنیش دەکەم گەلێ پرسیار مابوون زۆری تر مابوون کە پرۆگرامەکەی خۆشەویستیە مەڵقەیە کۆتایی پێدێ و ناتی هەفتەی داهاتووتر داهاتوو ناینەوە خزمەتتان داوای لێبوردن دەکەم کە نەمتوانی پرسیارەکانتان وەڵام دەمرە بڕاتان هەبێ هەمووی لای خۆم پارێزراوە بەڵام کاتی بەرنامە هەر ئەوەندە فریادەکەوتین ئەو پرسیارە چەند جاری کەش بۆم هاتووە لە کوێ وتار دەدەی بەڕێزان ئێستا من لە مزگەوتە وتار نادەم ماڵی خۆم کردۆ بە مزگەوت ماڵی خۆشم جێگای هەر ئەوەندانە دەبێتەوە کە خۆم لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵمان بەڵام ماڵەکەم مزگەوتێکی بچکۆلەیە ئەو قافیش ناتوانێت لێ ڕێگام لێ بگرێ هەتا خوا دەرگایەکی ڕەحمەت و گەورەی خۆیمان لێ دەکاتەوە من پەیامی خۆم لە ئەشکەوتی شابێها دەدەم ساڵی کۆڕۆنا وتارەکانم لە بناری شاخی پیرەمەگرون لە مەزرعە لە ماڵی خۆمان لە ناو مزگەوتی چۆڵە بە تەنیا لەگەڵ کامێرامانەکەدا تۆمار کردووە بە تەنیا هیچ هێزێک هیچ حکومەتێک بە ئیزنی خی گەورە ناتوانە ڕێگا لە من بگرێ لەم مزگەوتە نایڵی لەم پەنایە لەم شارە نایڵی لەو شاخە لەو ئەشکەوتە لەو شوێنە وتاری خۆم هەر دەدەم تەنانە ساڵی کۆڕۆناکە سێ کتێبی گەورە وتارەکانم دەرچووکە نووسراوە پەنای پەروەردگار سێ بەرگە زیاتر لە 1600 لاپەڕەیە حەمد و سەنا بۆ خۆی گەورە ئێستاش کە لە مزگەوتی گەورە وتار نادەین
مزگەوتە بچکۆلەکەی خۆمان ماڵی خۆمان حەم لە خزمەت دینی ئیسلامدایە هەر جمعی خۆم هەیە هەر وتاری خۆم هەیە ئێوە بە ئیزنی خوای پەروەردگار هاوکارمان بن وتارەکانم هەموو جمعەیەک لایڤی ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە لە یوتیوبی مامۆستا فاتح شارستێنی بڵاو دەبێتەوە لە هەموو کەناڵە ناوخۆیەکان بڵاو دەبێتەوە بەویستی خوای پەروەردگار ئینشاءڵڵا هەر یەکێک لە لای خۆتانەوە ئێوەش بڵاوی بکەنەوە کەواتە ئێمە دەبینە 100,000 کەس باوکو لە مزگەوتێکی 100,000 کەسیدا وتارماندا بێ هەروایە بەئیزنی خوای گەورە حتا ئەو ڕۆژەی مەلەکولمەوە دێ و ئەمانەتی ڕوحم لێ وەردەگرێتەوە من مەلانیم وازم لە مەلایەتی هێناوە بەڵام قەت واز لە کاری بانکوازی نایانم وازم لەو مەلایەتی هێناوە معاش وەرگرتن و پڵاو خواردن و دەعوەت خواردن و قاتەکردن و چوونە لای مەسئولین و سەر بەم بارەگا و بارەگاداکردن تااقەتی ئەو مەلایەتیم نێ و ناشی کەم بڕواشم پێی نییە بەڵام بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار وتاری ڕەمەزان وتاری جمعان کەناڵی تەلەڤیزۆن مقابلات قسەی خێر بۆ ئیسلام ئەوە لەگەڵ هەناسەکەمدا تێکەڵاوە هەر وەختێک دڵم لە کارکەوت ئەو وەختەش زمانم لە کاری بانکوازی دەوەستێ بۆیە نەوەڵا هیچ مزگەوتێک نییە بەڵام ئومێدەوارم خوا دەرگای ڕەحمەت دەکاتەوە ڕۆژێک لە مزگەوتێکی ئاشکرادا وتاری خۆمان دەدەین بە ئیزنی خوای گەورە جا لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە هەر شارێکی کوردستان بێ کوردستان من هەر هەمووی بە سلێمانی دەزانم هەمووی بە ماڵی خۆم دەزانم هەموو کوردێک لە هەر شوێنێکی پارچەکانی کوردستان بێ لە مزگەوتێک وتار بدەم و ئازانم هەر مزگەوتی پیرەمەگرونە و مزگەوتی سلێمانیە مزگەوتی هەولێرە هەمووی خاچی خوایە هەمووی خاچی پیرۆزی کوردستانە هەمووی مسلمانی کوردزبانی خۆمە کە لەگەڵ یا وتار دەدەم ئەوە کاکە محەممەد ئەوە ڕاستیەکەیەتی بۆی جەنابتان هەموو نەوەڵاو مزگەوتێکی دیاریکراون ماڵی خۆمانە و بەڵام هەر ئەوەندە جێگامان دەبێتەوە کە خۆمە لە خەڵکی خۆمان دانیشین ئینشاءڵڵا ڕۆژگارێکی نزیک لە مزگەوتێکی گەورەشدا بە خزمەتتان دەگەینەوە خوشکە ئیمان دەڵێت 2 ڕەمەزانە بینم لەگەڵ برادێکم نییە ڕۆژم قبوڵە بە ئیزنی خوا ڕۆژت قبوڵە ئەگەر عوزرەکەت قبول بێ عوزرەکەت ئەوە بێ مادام دەزانی درۆل لەگەڵ دەکا مەسلحەت چییە یعنی لە پەیوەندێکەتدا لەگەڵیدا تووشی شەڕ دەبی تووشی خێر نابی ئەویش ئەوەیە ئەگەر سڵاوی لێ کردی سڵاوی لێ بکەس جوابی سڵاوی بدەوە ئەگەر ئیشێکی پێت بوو پەنای بۆ هێنای پەنای بدە بەڵام شەرت نییە وەکو جاران هەموو ڕۆژە تەلەفۆنت هەبێت نەخێر بەمە گوناهبار نابی سیلەی ڕەحم و ڕەفاقەت و ئەم شتانە بۆیە باشە تووشی خێربی کە زانی لەگەڵ فڵان کەسا قەت تووشی خێر نابی هەر مەرحەبایەکەی زەرەر تووشی شەڕ دەبی و تووشی غەیبەت و سوئی زەن و بوختانیش دەبی پێی وەڵا تەرچیکەی باشترە ئیشاڵڵا خوای گوناهێک لەسەر نانووسێ و خوش ئاگاداری نێتی ناو دڵەکانە دەبمە پۆلی 12 زۆر دەترسم نامەترسە ناوەڵی پۆلی 12 شەرۆک پۆلەکانی ترەوە ڕاستە هەموو ئیمتیحانێک قورسە وەڵام من لە باوەڕتان هەبێت لەم ماوەی پێشودا شەیەک لە خۆمە ئیمتیحانی انگلیزیم هەبوو لە تاوانە خەبەرم بۆ عنی دوای تەمەنێک دوای ساڵانێک کە هەموو ئیمتیحانێکە لە خەوی قورسایی خۆی هەیە بەڵام هەر وەکو ڕۆژانی تر بەڕێکە اینجا دایمەش ئەوە کە دەرەجەی بەرز نەهێنم لەوە چێ ژیانم نەبێ ئەمە غەڵەتە هەمومان نابین بە دکتۆر هەمومان نابین بە ئەندازیار هەمومان نابین بە پارێزار هەمومان نابین بە دادوەر ناوەڵا دەرگای ڕەحمەتی خوای فراوانە زۆر کەس هەیە هەفتای هێناوە 65 هێناوە لە معهدێک وەرگیراوە بڕواتان هەبێ بە شخصی دەیناسم ژیانی لە پزیشکێک خۆشترە وەڵی خەڵک هەیە هەفتای هێناوە بۆتە مەساحێک ڕووپێوێک ژیانی لە ئەندازیارێکی مەعماری خۆشترە کە 9.9 هێناوە زۆر ژیانی مرتاحترە زۆر ژیانی هاوسەری سەرکەوتوترە هەوڵی خۆت بدێت تەواو جوهدی خۆت بکە خوش چی بڕیاردابێ هەر ئەوەیە و ئەوەی بۆت هاتەوە زۆر بە مرتاحی وەریگرا هەوڵ بدە بە ئیزنی خوا درێژە بە خوێندنەکە لە پەیمانگایك لە زانکۆیەک بدە ترس واز لێبێنە و شەیتان بە نەفرەت بێ پشت بە ئەرحەم الراحیمین ببەستە و ناوی خوای لێبێنە کاڵی خان دەڵێ قورئان بۆ دایکم دەخوێنم عەرزم کردی تا بۆت بگری ئەگەر قەڵەم قورئانێکت دەستکەوێ بەڕاستی جێگەی خۆی بوو وەکو مامۆستایەک لەگەڵ تا بوو بەڵام ئێستا کە وەکو پێویست دیارە بۆ خۆت ناتوانانی بچێ بازار و لای قەڵاو ئەوانە لە هەموو کتێبخانەکان هەیە خوشکە باشەکەم ئینشاءڵڵا ئەوەندە قورئانی کە دەزانی بیخوێنە خوا لە هەڵەکانت دەبورێ و بە دڵنیاییەوە بە ڕوحی دایکی خوا لێ خۆشبووت دەگا ئینشاءڵڵا بیخوێنە زۆر کارێکی باش دەکەی هەم بۆ خۆت مەئجووری هەم خوای گەورە پاداشت و خێرەکەش بە دایکت دەگەیەنێ ئەڵێ نەزرم کردووە پەشیمان بوومەوە دەست لە خەنەگرمە ئەوەی کە پەشیمان بوویتەوە لەو کارێکە ماڵی فڵان کە شتێکی لێ بەسەر بێ ئەمە کارێکی خراپە دوژمنەکەمان ئەو کەسەی ناحەزە پێمان ئەوە خوای پەروەردگار خۆیەتی هەموو کەس ئەگەر چاکە دێتە ڕێگە خراپە نێو قیامەتایە خەیدەگرێ پەیوەندی بە منەوە نییە من کارێک ناکەم خۆشحاڵی خۆم دەرببڕم شەماتت لە دینی ئێمەدا حرامە لە حەدیثا نەفرەتی نەهی لێکراوە شەماتت ئەوەیە خۆشحاڵم بۆی فڵان کەس تووشی موسیبەتێک بێ خوا دەفەرمێ پێغەمبەر دەفەرمێ وامەکە لەوە ئەچێ خوا ڕەحم بەو بکە لە بەڵا ڕزگاری کە بەڵام تۆ تووشی هەمان موسیبەت کە ئاواتت ئەوەیە
چەند خۆشحاڵ و زەردەخەنە و فەرەحی بەدڵ تابێت کە فڵانکەت و تووشی موسیبەتێک بووە. ئیسلامی ئێمە فێرمان دەکات و دەروونمان فراوان بێ خراپە خوا هیدایەتی دا چاک نابێ حواڵە بەکردەوەی خۆی بێ لە دنیا و قیامەتە من حەقم نییە. بەڵام ئێستا کە دەست لە خەنە بدەی پەنجەکانت لە خەنە بدەیت کە بۆ ئافرەت سونەتە بە نیازیەوە نەبێت نامەحرەم خوا نەخواستە نەزەری لێ بکا بەنێتی دڵی خۆت هیچ ئیشکالێکی لەسەر نییە. ئەوە ناچێتە قاڵبیەوەی کە بڵێ تووشی گوناه دەبم لەسەر نەزرەکە. باوکی هەدی وەکو دواپەیوەندی دڵێ لەسەر ژنمارە بڕین ئێمە شافعی مەسەبین فعلا، بەڵام هەندێک جا دڵێن لای شافعیەکان ڕەحمەتی خۆیان لێبێ شاهیدەکان وەلی ئەمری ئافرەت ئەگەر عەدالەتی تەواو نەبێ ئەوە بە شاهید ناشیە. بۆیە دڵێن لای ئەبوو حەنیفە و زانایانی تر فەرمویانە ئەگەر شاهیدەکان فاسقیش بن واتە گوناهی کەبیران نیە، بەڵام لەسەر گوناهی سەغیرە بەردەوام بوون و ئێمە مامۆستای ئاینی حاکم نازانە داخۆ ئەم شاهیدە عادلە فاسقە چییە. قولی ئەو علەمایانە لەسەر مەسەبی ئەبوو حەنیفە و زانایانی تر ئەگەر شاهیدەکان دادپەروەریش نەبن عادلیش نەبن ئەو شاهیدی هەر دروستە. بەڵام بڕواتان هەبێ ئەم شێر و ڕێوێشی یەکجار ناوێ حرمەتم هەیە بۆ جەنابی ئیمامی شافعی سەرمەسەبی ئەمەی میلەتی کورد و ئیمام ئەبوو حەنیفە و هەموو زانایانی پایەبەرزی ئیسلام ژنمارەکردن بوونی باوشی کچەکە، بوونی کچەکە، ڕەزامەندی دڵی خۆی، بوونی کوڕێکی ڕێکوپێکی دینداری بەڕەوەشت، بوونی دوو شایدی پیاوی بەڕێزی وەکو جەنابتان کە ئەهلی مزگەوت بن و الحەمدولله ئەهلی نادی و قومارخانە و ئەو شتانە نەبن. ئەو ژنمارەکردنا ئینکاح و تەزویج و دەستنە ناو دەستە و قبولکردنی ئەو مارەیە و ماری دیاریکراوێک هەبێ و تەواو بڕایەوە، یعنی زۆر ئاسانە هەمووی 4-5 کەلیمە منە کاتانی چوو من ژنمارەکردن هیچ کاتێ 5 دقیقە 6 دقیقەم پێ نەچووە، هەشە بە نیو سعات لێ نابێتەوە کەوە لێ حاڵی نەبوو بەداخەوە. خوای پەروەردگار دینی خۆی ئاسان کردووە. منداڵ ئیتازە بوو حوتم لە چەند ڕۆژا دەکرێت لە ڕۆژی حوتەمەوە دەست پێ دەکرێت، لە حوتەما بۆ نەکرا لە 14دا، لە 14دا بۆ نەکرا لە 21 لە 21 نەکرا لە مانگی داهاتوودا. منداڵەکە گەورە بوو هەر بۆی دەکرێت، ژنی هێنا هەر بۆی دەکرێت، باوکو دایک مردن مناڵ زانی من زانی باوکو دایکم حوتمیان بۆ نەکردم ئێستا دروستە حوتم بۆ خۆم بکەم خێرێکە هەر نابڕێتەوە. واجبە یان سنەتە نەخێر واجب نییە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دایک و باوکە ئەجر و پاداشتی تەواویان دەگاتێەوە ئەو منداڵە بە ئیزنی خوا ساڵح دەبێت کە حوتمی بۆ دەکرێت وەگەر بە منداڵی بمرێ شەفاعەت بۆ دایک و باوکی دەکات لە قیامەتدا. حیوانەکە چۆن بێ بەڕێزان ئەو حیوانە پێویستە عینی حیوانی قوربانی بێ، هەرچی عیب و کەم و کوڕی بێ نابێت تێدا بێ. ئەگەر مەڕ بێ واتە جنسی حیوانی سپی لە مەڕ بەرخێکی 6 مانگ بەرەو ژوور کە بەرگنەکەی بوو بێ بەخوری، ئاژەڵی سپی لە مەڕە لە 6 مانگ بەرەو ژوور دروستە، بەڵام باش وایە ساڵێکی تەواو کردبێ. ئەگە بزن بێ لای ئەبوو حەنیفە ساڵێکی تەواو کردبێ، لای مەسەبی شافعی ڕەحمەتی خوای لێبێ بزن وا باشە 2 ساڵی تەواو کردبێ. ئەگەر ڕەشەوڵاغ بێ بۆ 7 منداڵ بکرێت دەبێ و ڕەشەوڵاخەکە گۆلکەکە 2 ساڵی تەواو کردبێ. عینی حیوانی قوربانی نابێ، شەل بێ، نابێ کوێر بێ، نابێ گوێی لێ کرابێتەوە، نابێ دووجی بڕابێ، نابێ بالوکەی زۆری پێوە بێ، نابێت دانی زۆری کەوت بێ، نابێ لەڕ و لاواز بێ، نابێت شەو کوێر بێ، نابێت چاوێکی دەرهاتە بێ. ئیتر ئەمانە هەموو کاملی ئەوساف بێ ئەم جارەکانە بۆ حوتم دەشێوەکو قوربانی عەرزم کردی لە 6 مانگ بەرەو ژوور لە حیوانی سپی لە مەڕە، لە 2 ساڵ لە بزنە 3 قوربانی بینی بێواتە 2 ساڵ گۆلێکێکیش دەکرێت بە حوتم بۆ 7 منداڵیان بەشێکی قوربانی بێ ئەم بەشێکی حوتم بێ بە ئیزنی خوای پەروەردگار ئەجرێکی هەرە گەورە بۆ ئەو دایک و باوکە دەنووسرێ و حکمەتی قوربانی پێشوازی منداڵە، حوتم پێشوازی منداڵە. یعنی ئەم منداڵە خوش کورانە بژێری تۆین، ئەم حیوانەمان سەر بڕی، ئەم ماڵی خەسوو خەزورە، ماڵی باوکو دایکی کوڕەکە، ماڵ باوکی دایکی خێزانەکەت، دۆست و برادەرێک، مامۆستایەکی مزگەوتەکەتان، یەک دوو پیاوی بەڕێزی دراوسێتان، خەڵکینە هەر هەمومان ئێمە داوەتی ئەم کاکە بچکۆلەین، ئەم دادە بچکۆلەین کە ئێستا شیر دەخوا و ددانی نێونان ناخوا، ئەم داوەتە هەمووی لەسەر شەرەفی ئەم کراوە. منداڵ ئەوەندە بەڕێزە خوش کورانە بژێری دەکەین و ئەم خۆشێت پێبەخشیوین، ئێمەش یارمەتی دەرو دراوسێ دەدەین، یارمەتی هەژاران دەدەین و بەیەکەوە نانێکی جەماعی و خۆشحاڵی دەخۆین و شکرانی خوا دەکەین. ئەوە حوتمە کە سنەتێکی زۆر گەورەی ئیسلامە. بەڕێزان لێرەدا بۆ دوا پرۆگرام بەخوای پەروەردگارتان دەسپێرن، گردنمان ئازاکەن لە هەموو هەڵە و کەم و کوڕێکە هەمان بوو بێ و داوای لێبوردنتان لێ دەکەم لەوەی کە پرسیارێکی زۆرم لا مابوو بەداخەوە دەرفەت نەبوو. کەناڵی دیمان لە وەرزێکی نوێدا پرۆگرامەکانی ئینشاءڵڵا نوێ دەکاتەوە، ساڵی داهاتوودا لە وەرزی نوێدا بە پرۆگرامی بەسوودتر و بابەتی بەهێزتر دێنەوە خزمەتتان. دڵنیاتان دەکەم ئەگە خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە، تەندروست باش بین، دڵخۆش بین، لە بەڵاو موسیبەت لەگەڵ ئێوەی بینەرانی ئازیز
بە دوور بین لەم بەڵام موسیبەت ئینشاء الله لە پرۆگرامێکی زۆر جوانتر و بەهێزتر و باشتر لە خۆشەویستی لە پرۆگرامێشکەی نوێدا دێمەوە خزمەتتان و بەندە هەر لە خزمەتتاندا دەبم. سوپاسی ئەم هاوڕێیانم دەکەم، ئەم برا خۆشەویستانم دەکەم کە لە ساڵێک و چەند مانگێکە لەگەڵ مانابوون بە هاوکاری ئەوان بە دوعای خێری جەنابتان، بە پەیوەندیەکانتان، بە تەلەفۆنەکانتان، بە نامەکانتان بە ئیزنی خی پەروەردگار توانیمان ئەم پرۆگرامە جوانەی خۆشەویستی پێشکەش بکەین. خی پەروەردگار هەموو لایەک ساغ و سەلامەتکە تا ئەو کاتەی لە پرۆگرامی تازەدا بە خزمەتتان دەگەینەوە. هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.